Please welcome the graduating class of 2023. سەرۆک جۆ بایدن وتارێکی گەرموگوڕ و پڕ ئاگاهی و بەهێزی پێشکەش کرد لە خولی دەرچوانی خوێندکارانی ئەکادیمیای هێزی ئاسمانی ئەمریکا. بەم بڕوانامانەوە دەچنە ئەو جیهانی نەک هەر بەردەوام لە گۆڕاندایە بەڵکو و گۆڕانەکانیش زۆرن. ئێمە دەبینین ئاڵنگاری جیهانیەکانیش لە پەرسەندندان لە شەڕانگێزی و دڕندەی رووسیاوە لە ئەوروپادا تا دەگاتە کێبڕکێمان لەگەڵ چین. هەروەها لەو نێوانەشدا ئەو هەموو دۆزەخەی تریش بوونیان هەیە. سەرۆک بایدن دەڵێت بۆشایی ئاسمان لە ئێستادا لە هەموو کاتێک گرنگترە. پشت بە ئێوە دەبەستین تا لە پێشەنگەکانی جڵاوکردنی ئاسماندا بمێنینەوە. ئەوە ژۆها دەکات تەواوی هێزی هاوبەشمان بەهێزتر بن. ئەم خوێندکارانەی بڕوانامەکانیان وەردەگرن کاتێک دەستیان بە خوێندن کرد بەهۆی کۆڤید-19 جیهان لە بەردەم ئایندەیەکی ناڕووندا بوو. ئەم هەستە لای هەندێک لە دەرچووەکان ئاسایی بوو. ئەم کۆلۆنیێڵە خانەنشینە کە لە ساڵی 1970دا پەیوەندی کردووە بە یەکەی ڕەڤینەوە و لە ئاسمانی لاوزدا هەستاوە بەکاری نهێنی. هۆکاری سەرەکیمانەوەیان بە زیندویی پشتگیری ئاسمانیمان بوو. هەر بۆیەشە وەک ئەو تیمە لەوێ بووین بۆ ڕێنوێنیکردنی فڕۆکەکان تاوەکو لە ئاسمانەوە پشتیوانی لاهوپەیمانەکانمان بکەین لەسەر زەوی. هەمان شت تا ڕادێکی زۆر بۆ ئەمڕۆژ ڕاستە. وەک لە ئەفغانستان و ئەوەش بۆ ئۆکرانیا هەڕاستە. تۆ هێزی ئاسمانیت لە بەردەستە و توانای ناردنی ڕێنوێنی و بۆ وەردمانکردن لە ئاسمانەوە کە ئەوە شتێکی سەرەکیە لە شەڕەکاندا. بەرنامەکە لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا بەنهێنی کرا. هەندێک لەو تۆمارانەشیان بە ڕێژەیەکی کەم پاراست بوو. کۆلۆنیێل هاج وهای مەزەندە کردووە 5 کەس لەو گروپە 9 کەسیە فڕۆکەکانیان خراونتە خوارێ. 22 ئەندامیان لە کاتی ئەنجامدانی کارەکان کوژرا بوون. دەنگی ئەمریکا لێی دەپرسێت داخۆ جارێکی تر هەماشت دەکاتەوە. هاوڕێیەکی زۆرم لەوێ لەدەستداوە. ئەوەی کردومە یەکێکە لەو شتانەی لە ژیانمدا شانەزی پێوە دەکەم. پێم وایە زۆربەی ئەندامانی ڕێڤنیش هەر هەمان شتت پێ دەڵێن. ئەم دەرچوانەی ئەکادیمیای هێزی ئاسمانی ئەمریکا ئەزمونێکی زۆریان بەدەستهێناوە. وەک سەرپەرشتیارەکەشیان بە کەسوکاری ئامادەبووی ئەم بۆنەی فڕۆکەوانە نوێەکانی دەڵێت. ئەگەر منداڵەکانتان وەک ئەوانەی من دەبوون ئەوە هەموو منداڵەکانتانیان تێک و پێک دەدا و هەموو خواردنەکانیشتانیان دەخوارد، ڕەفتاری نەوجەوانانیان دەکرد و هەموو پارەکانتانیان خەرج دەکرد. ئەزانم هەندێکتان بیرتان لەوە کردوێتەوە چۆن ئەم کەسە لەم جیانەدا پێدەگات، بەڵام دڵنیاییتان دەدەمێ ئەوانەی ئەوڕۆ دەرچووی ئەکادیمیایان زۆر لەوە زیاترن کە بیرتان لێکردوونەتەوە. ئەمانە سەرکردەی گەنجی وڵاتەکەمانن، بەشکۆوە هەستی بەجێگەیاندنی کارەکانیان هەیە و دەشمان پارێزن. هەر چۆنێک بە پرسیارەکە لەوەدایە ئایا داهاتوێن لە ئاسمانێکی ئارامدا دەبێ یان لە ئاسمانێکی پڕ لە گێرمە و کێشە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ئەنیتا پاوڵ لە واشنگتنەوە.